وەکدو دەستی ئەمان جەستا وەکدو چاوی هەمان ڕوخسار وەکدو تابلۆی یەک چوارچێوەی هەڵوەسراوی هەمان دیوار یەک خاوچین و یەک زمانی دوو شاری یەک کوردستانی ئێمە بەبێ یەکتر نابین هەموو هەر پێکەوە جوانی گەرەزار یەکە بێ بەسەر جەستەی خاوچیە و لێرەوە ئێمەی خەڵکی سلەیمانی دڵمان ژانەکە لێرە ئێمەی خەڵکی سلەیمانی دڵمان ژانەکە لێرە دەست و دەمت خۆش بێ زۆر سپاس ئەگەر کەرەم کەیت ئەگەر کەرەم کەیت خوێنمەوانێت خۆش بناوی چییە نووسەری ئەم کاکە مازیار فایق مازیار فایق شتێکی زۆر جوای نووسیوە هیوای بەردەوامی بۆ خوازینە و بەڕێزە وەک دوو دەستی هەمان جەستە وەک دوو چاوی هەمان ڕوخسار وەک دوو دەستی هەمان جەستە وەک دوو چاوی هەمان ڕوخسار وەک دوو تابلۆی یەک چوارچێوەی هەڵواسراوی هەمان دیوار یەک خاچین و یەک زمانین دوو شاری یەک کوردستانین ئێمە بەبێ یەکتر نابین هەموو هەر پێکەوە جوانین گەر ئازارێک هەبێ بەسەر جەستەی خاکی هەولێرەوە ئێمەی خەڵکی سلەیمانی دڵمان ژان دەکا لێرەوە دووبارە سپاس بۆ تۆ.